هەموو پەروەردەکان دەمامک و مادەی پاکشکەرەوەمان بە تەوزیع کردوون و خۆشحاڵم بۆی ئەم ساڵ جگە لەو پێداویستیانە کۆمەڵێک لاپتۆپ و هەروەها سۆپا و وایت بۆرد و ڕەحلەشمان دابین کردووە ئەوە بۆ ژینگەی پەروەردەیەەکە بەرامبەر بەوەش بە سوپاسەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم ساڵش 3 ملیار پارەی تەرخان کرد بۆ قوتابیان و خوێندکاران بۆ ئەوەی جگە لەو پاری حانوتی کە هەیە کە پار نەبوو پار بە 3 ملیارەکە و ئەم ساڵ 3 ملیارەکەش هەر خوێندکارێک نزیکەی 1600 دینارمان بۆ 1600 دینارمان بۆ بەری کەوتووە لەو 3 ملیارە و هەروەها لە حسەی حانوتیش تەوزیعمان کردووە کە ئەمانە هەمووی بۆ ڕێنمایی هەیە بۆ پێداویستیەکانی قرتاسی و تاقیکردنەوەکانە. ئێمە 522,000 قوتابی خوێندکارمان هەیە جگە لەوەی کە باخچەکان تەنها دەوامەکەن ئەو فترەی هەتاگە ناوتڵە و تاقیکردنەوەکانیش دێ مانگ دەست پێکا بۆ 19 مانگ بۆ خوێندنی ئەکادمیان ئاسایەکان بڵێن بنەڕەتی و ئامادەی بەڵام ئیسلامیەکان لە بەروی دەرسیان زۆرە 20 مانگیش امتحانیان هەیە ئەو کاتە 21 مانگ هەینیە هەر کەلعادە عوتڵێ 22 23 و 24ش پشووە لە 25 یەک دەسەکەینەوە بە سەرەتای وەرزی دووەمی ئەم ساڵمان.